سەردەمی پرۆگرامەکە وەکە زانین ساڵانە لە تەواوی جیهانە کێشەی هەلیکار هەیە و کوردستانیش بەدەر نییە لەمە و ساڵانە بەرزترە بێتەوە ڕێژەی بێکاری و ئەمە چەندین دەرەنجامی ئەبێ بۆ گەنجان و ئەکاکە بەشێک لە گەنجان ڕوو لە وڵاتەکانی تر بکەن بۆی کە هەلیکاریان دەست بکەوێت و بەشێکی تریش خۆیان توانایان هەیە هەوڵێن کارێکی بچووک بۆ خۆیان دروستکەن بەڵام ئەم ڕێژەیە کەمە و هەر لەسەرم بابەتە دەچینە لای میوانێکمان هەیە لە ستۆدیۆ دەربارەی ڕەخساندنی هەلیکار بۆ گەنجان گفتوگوی زیاترەکەین بزانین ئەنجامەکانی چی یاخود هۆکارەکانی بێکاری چیە لە کوردستان و ئەبێت چی بکەین بۆی کە ئەم بێکارە ڕێژەی بێکاریە لە کوردستان کەم بێتەوە. میوانەکەشمان جوتیار مححمود چالاکوانی مەدەنی سڵاو لێبێت و بەخێر بێ کاک جوتیار دەمێت لەوە دەست پێ بکەین باسی هۆکارەکانی بێکاریمان بۆ بکەی لە کوردستان. بەیانی ئێوە بینەرانیش باش خۆی لە ڕاستیدا ئەوەی کە ئابوورناسان پێناسەیەکەن بۆ ئەوەی کە چێ دەرفەتی کاری هەیە چێ بێکارە هەر کەسێک بنونە توانای لە ڕووی زانستیەوە کەسێک توانای ئەوەی هەبێ بە دوای کاردا بگەڕێ و حەزی لە کار بێ و ڕازی بێت بەو نرخەی کە لە بازاردا هەیە بە مقابلی ئەو کارایی کە ئەو ئەوێت بیکات ئەگەر ئەو کارەی دەست نەکەوتەوە پێوترێت بێکار و لەگە ئەومە بێکاری بۆ نمونە ئاشکرای پێڵن و بێکاری شاراوەشمانەیە کە دوایی ڕەنگە ئەم دیاری ئەمان لە کوردستانە حاڵاتێک بێکە بەڕاستی کاریگەری زۆری دروست کردو و دێنە سەری لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە ئێمە زانین کە هەرێمی کوردستان لە ڕووی ئیدارەدانەوە پێی نایە قۆناغێکی نوێەوە لێرە دەرەکەوێت کە بابەتی زانستی وە زانکۆکان هەتا چەندێک بۆ نمونە پرسوڕیان پێ بکرێت هەتا چەندە زانکۆکانمان پێشکەوتوتر بن بە تایبەتی ئەو کۆلێژە پەیوەندی ئەو کۆلێژانەی کە پەیوەندیدارن بە بازاری کارەوە بۆمان دەرەکەوێت کە هەنێ شتێ ئەگەر بە زانستی نەیکەیت و بە شێوازێک نەیکەیت کە ئەکادیمیانە بێ ڕوبەڕووی کێشە و گیر و گرفت دەبینەوە. ئێمە بنمونە لە هەرێمی کوردستان ئەوەی کە گرفتە گەورەکەی ئێمە ئەوەیە کە دانیشتووی هەرێمێکین بە نزیکی لە سەدا 20مان موچەخۆری کردی گشتین کە ئەم ڕێژەیە لە دنیاە بوونی نییە یعنی هەرچەند من بەداداچوونم زۆر کردووە ینیها ویستومە بگەمەوەی کە وڵاتێک بدۆزمەوە کە ئەو ڕێژە موچە خۆرە جوتیار ئەمە یعنی وای کردووە کە گەنج یاخود هاوڵاتی سیقی بە کەرتی تایبەت نەبێ و هەوڵی ئەوە لە کەرتی گشتیا بێ ئەمە حکوومەتە و پلانی حکوومەتە کە ئەوێ هەمی لە کەرتی گشتیا بێت و کەرتە تایبەتەکە دابنێ بۆ ئەو کەسانی کە خۆی مەبەسێتی یاخودە و شوێنانی کە خۆی مەبەسی بێ خۆی بابەتەکە دوولایانێ ئێمە لەبەر ئەوەی کە ئەم ڕێژە زۆرە تاعینکردنی خەڵک لە کەرتی حکومی لە کەرتی میری بە شێوازێکی زانستیانە نەبووە وای کردووە وردە دەرفەتی کاری لە کەرتەکانی تر کەمتر کردوێتەوە ستا بنمونە لە وڵاتێکی وەکو ئێمەیە کە وڵاتێکی زۆر مواهەلیم بۆ کەرتی پیشەزا بۆ کشت و کاڵی بۆ پیشەسازی بۆ گەشتیاری سەیرەکە ئەم سێکەرتت زۆر لاوازە کە ئەم سێکەرتت لاواز بوو خەڵک پەنابەر ئەباتە بەر بەدیلەکە بەدیلەکە چە بەدیلی تاعیمبوونی دۆزیوەتەوە لە کەرتی گشتیدا لەبەر ئەوەی لە بیداەتیشەوە ئەم جۆرە تاعیمبوونە بە شێوازێکی هەڕەمەکی کراوە لە ناو دام و دەستگاکانی حکوومەتدا وای کردووە کە دەرفەتی کار لە کەرتەکانی تردا کەمتر بووێتەوە کەمتر گەشە بەو کەرتانەی تر درراوە ئێمە لە سەردەمێک بووین بۆ نمونە ئەو کاتێک کە کێشە و گیر و گرفتمان لەگەڵ حکوومەتی مەرکەزیە نەگەشت بۆ ئەوەی کە بودجەمان لێ ببردرێ و موچەمان لێ ببردرێ بەردەوام ساڵ بۆ دوای ساڵ حکوومەتی هەرێم بەبێ پلان مۆزەفی زیاد کردووە بۆ دام و دەستگاکانی حکوومەت بەخواستی هاوڵاتی خۆی یعنی نەک بە پێویستی مؤسساتەکان یعنی هەبوو توێتی حەزم لێ بمە مۆزەفێک لە کشت و کاڵە هەبوو حەزم لێ بمە مۆزەف لە خوێنی باڵا هەبووە لە سلکی ئەمنیە ئەمە تەزەخوماتی دروست کردووە تۆ سیرەکەی ئەم هەموو خەڵکەت دامەزراندووە بەبێ پلانێک و بەبێ بەرنمەیەک و بەبێ پێویستی میلاکاتی بۆ نمونە دام و دەستگا حکوومیەکانی خۆت ئەمە بێکاری شاراوی دروست کردووە بێکاری شاراوە تۆ بۆ نمونە سیرەکەی ئێمە ئێستا لە دۆخەکان موچە ناجێگیرە دام و دەستگاکانی حکوومەت پەنایان بردوۆتە بەر ئەوەی کە دەوام بە تەناوب بە مۆزەف بکەن کاتێک کە سیرەکەی بۆ نمونە ژوورێکەیە بۆ مەژووری هاتوو ڕۆشتووە ئەگەر ڕۆژانێک کە موچە بە ئاسایی دابشکراوە 6 مۆزەفی لێ بووە ئێستا کە 2 مۆزەفی لێ ئیشەکە و خۆی ڕوە یعنی تۆ چوار کەست لەو هۆبەیە لەو ژوورەیە
یعنی بێکارێکی شاراوە بوون واتە ئینتاجێکیان نەبووە بۆ خۆیان و بۆ مستەمع کەوا بێ بۆ نمونە ئەو ڕێژەی بێکاری کە باسیەکەی ساڵ بە ساڵ بەرزە بێتەوە بەشێکی هۆکارە سەرەکیەکەی ئەوەیە کە ئێمە دامەزراندنێکی بەلێشاوی هەڕەمەکی بێپلان لە دام و دەستگاکانی حکوومەتان بوو. کاک جوتیار وەک ئەم ئیڤنتانی کە ئێستا باسمان کرد بەرنامەشمان کردو لەسەر ئەوە لە ئێستادا چەند ئیڤنتێک کە کرێن بۆی کە بەرچاوڕوونیەک بن بە خوێندکاران و خێزانەکانیش بۆی کە چ بەشێک لە ئێستادا پێویستی بەدەستی کار هەیە ئەو بەشانە هەڵبژێرن ئەمە واکە کە کاریگەری لەسەر ئەم ڕێژە بێکاریەک بکات و کەمی کاتەوە خۆی بەتاکید زانکۆ و پەیماگاکان و بەتایبەتی پەیماگا پیشەیەکان کە بەداخەوە لێرە ئەوەی کە باخی پێ نەدراوە پەیماگای پیشەیە کە لە وڵاتانی دنیا ئەتمادێکی زۆری دەخرێتە سەر بەتایبەتی و وڵاتانی کە وڵاتی پێشکەوتون تۆ زۆر مهمە خەڵکێک فێری پیشە بکەیت فێری پیشەی دارتاشیە فێری پیشەی بۆ نمونە دارتاشیە لە مەجای میکانیکە لە مەجای کارەباییە لە هەر مەجالێکی ترە یعنی تۆ سیر بکە ئێستا بۆ نمونە چەندەها کەس هەن لەم وڵاتەیە پیشەوەرن بڕۆ سەیری ئاستی بۆ ئاستی ئەو تاکانە بکە لە ڕووی مادیەوە کەم بۆ مە ڕۆژانە ماگانە دەخلیان چەندێکە بەرامبەر بۆی کە کەسێکەیە پیشە نازانە بەڕاستی لە هەرێمی کوردستاندا وەکوتم بەداخەوە لەبەر ئەوەی کە پێشتر بەهۆی ئەو بودجە زۆری کە لە بەغاوە هاتووە حکوومەت توانە و دەسەڵاتی هەبووە کە بتوانێت ئیدارەی ئەو مۆزەفانە بدا کە بە هەڕەمەشی دایمەزراندون زۆر کەم چوە بەلای ئەو کەرتانەی تردا کەرتی پیشەسازیە گشت و کاڵیە گەشت و گوزارە ومێمە وڵاتی دراوسێمانەیە 90 میلیۆن کەسە لە سەدا دوو دانیشتوانەکە موچەخۆری کەرتی حکوومەتە لە سا دوو ئەگەر تو ئەم لە سادۆ موچەش نییە لە سانەوەشتەکەی تر پاکی ناکەوێت بەعکسەوە ئەوانن دامی بۆ منە کەرتی میریەکەن بۆی کە لەسەر پێی خۆی بوەسێ و ڕێژێ بێکاری کەم بێتەوە وڵاتمانەیە مەسەلەن دراوسێمانە سیرەکەی بەهای دراوەکەی لە ڕۆژێکە بەرامبەر بە دۆلار بۆ کاتە بۆ 300,000 بووە دوایی بۆتە 10 میلیۆن بەڵام ژیان تێدا ئاساییە بۆ لەبەرەوەی کەرتەکانی کشت و کاڵ و پیشسازی پشتگوێ نەخراوە. باش ئێستا باسی ئەو وڵاتانەوە کردکە ئەو وڵاتانی کاڵی وڵاتی دراوسێمان و 9 میلیۆن و سەر و 100 میلیۆن و 8 میلیۆن دانیشتووی هەیە لەو وڵاتانە کە ئەم هاوڵاتی یاخود گەنج کە ئەچێتە کەرتی تایبەتەوە دواتر ئەمە حسابی بۆ ئەکرێن خانە نشین ئەکرێن ئەو ماندووبوونەی چۆنەڵی بەزیایە ناچێ ینی بڵێ ئیشێکی کردووە و تاڵ بێت کە تەمەنیە چێتە سەر بەڵام لێرە گرفتەکە ئەوە ینی چەند ساڵەکە یاسای کار و ئەمانەکە چوە بواری جێبەجێکردنەوە گەنجەکە ترسی لەوە شێ ینی باەمە تۆزە پشتی گەنجش بگرین بەڕاستی ئەوش ترسی هەیە لەوەی کاڵە من 10 ساڵ 15 ساڵ لە کۆمپانیایەک لە کەرتی تایبەت ئایشەکەم دوایی هەروە وەکو ئاوێک دڵۆپێکی ئاو بێت و بڕات و هیچم بۆ حساب نەکرێت ئەمە مەترسی دروست ناکە بۆی کە خەڵک لێرە زیاتر پەنابەرێتە بەر کەرتی میری و کەرتی حکوومیەکە خۆی بەتاکی دەمە بابەتی ئەوەی کە جەنابەت باسیەکەی کە لە هەموو وڵاتێکە یاسای کار دەرەچێ ئەو یاسای کارە بۆ ڕاگررتنی هاوسەنگیەکە لە بینی بەرژەوەندی خاوەنکار و کرێکار کە بەداخەوە لە وڵاتی ئەمەوە خۆی جێبەجێ نەکراوە هەمیشە بۆ منە لەوانەیە خاوەنکار خۆی دزی بێتەوە لەوەی کە دەستەبەرێکی کۆمەڵایەتی ساڵانە چەنا کرێکار گیان لە دەستە تووشی ئەوە بێ نەتوانێت ئیش بکە کەس نییە بەڕاستی بچێت بەتاکییان بەداخەوە کە تۆ دەبینی بە زۆربەی خاوەنکارەکان خۆیانەوە دزنەوە کە دەستەبەری کۆمەڵایەتی بوو و کرێکارانە بکەن کە لەلایەن کار دەکە و بەداخەوە بەشێکی لەوانی کە دەستەبەریشیان بۆ کراوە تا زمانی ئیجتیماعیشیان بۆ کراوە کاتێک کە تووشی کێشەیەکە بن لەو کاتەیە پێویستیان بەوەیە کە سەحبی پارەکەیان بکەن سیرەکەی بە هزار دەردەسەری و دوای کاتێکی زۆر و هێنان و بردن و بەو شێوازە بۆ منە ئەگەر هاوکاریشیان بۆ خەرج بکرێ کە بە تاکیدەوەی کە جەنابەت باسیەکەی ڕاستە کە خەڵک متمانی بە کەرتی تایبەت نییە ینی دەڵێ من باش من ئەمە لە حاڵەتێکا پەکم کەوت توانای کارم نەما چوومە تەمەنێکەوە ئەی چی بار ڕەپارەیەکمە بێکەوەی پێوتری خانە نشینی بۆی بژێوی ژیانی خۆم بە تاکید ئەمە تەبعاً لە دوای ساڵی 1970 بەدواوە کە بۆ نمونە ڕێکخراوی کاری نێودەوڵەتی دروست دەبێت کار لەسەرەوە دەکا کە فشارێکی گەورە دەکات لەو بەتایبەتی لە وڵاتانی ڕۆژاوە ئەمانە یاسای کار لە وڵاتەکان دەربچێ بۆ پاراستنی بەتابەتی ئەمە دەزانین لە دوای شۆڕشی پیشەسازیەوە بابەتی ئەوەی کە چۆن بۆ نمونە ماف و ئیمتیازاتی کرێکارێک بپارێزرێ و خاوەنکار چۆن بۆ نمونە باڵانسێک ڕابگرێت لە بینی بەرژەوەندەکانی خۆی و کرێکاران هەموو ئەمانەوەی کردووە کە ئێرەش هەنگاو بنێ بەرەو یاسای کار و چۆنێتی بەڵام یاساکە سستیە بۆ لە جێبەجێکردنی ئیجراعات نەبووە
کەمتر بۆ نمونە ئیزراها چەند ئێستا یعنی زۆر ئەو لە پرسیینەوەش بەخۆیان نەکراوە کاک زووتیارەگەر ینی بە وردی بە دوا کەیسەکانە بە دوا بابەتەکانە بڕۆی لێ پرسیینەوەیەکی وا نبینی لە خاوەن کارە کە حکوومەت هەسە بەرامبەری ئەنجامی بە نانەخۆ بەتاکی دواوکتمێکە لە گرفتە سەرەیەکەکان کە خەڵک متمانەی بەکەرتی تایبەت نییە بەشێکی لەوەیە کە داهاتوەکەی بە مسۆگەر نبینێ ئەوەیە بابەتەکە ئەگینە لەوانەیە ئەگەر تۆ کەرتی تایبەتت بە قووەت بێ بە تایبەتی لە ڕووی دەستەبەری کۆمەڵایەتەکەەوە بۆ ئەو کرێکاری کە لە کەرتێکی تایبەتایی کارەکە بەتاکیت ئەو کەسە بێتاقەت نابێ و حەزیژەکە لە کەرتی تایبەتە کار بکە ئێمە وەکوتم مشکلە گەورەکەی ئێمە ئەوەیە کە هەنگاوی هەڵی پێشووترمانەیە دەبێت لە ئێستادا ڕاست بکرێت هیچ کاتێکیش درەنگ نییە بۆ هەنگاونان ئێمە وڵاتێکمان هەیە لە ینی لە کەشوهەواکەی و لە سروشتەکەی لە هەموو ڕوویەکەەوە گونجاوە بۆی کە ئێمە کەرتەکانی کوشت و کاڵی و پیشەسازی و گەشت و گوزاری پێشتر بخین ئێمە ناتوانین بس بەبستی ئەم وڵاتە نەوتی لێ دەربێنین بەڵام ئەتوانین بس بەبستی بکەین بە کوشت و کاڵ ینی بەداخەوە بۆ ئێمە سەیرەکەین لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە ئەوەی جوتیارە نمونەیە باشەکانی لادێکان و شوانە بە تواناکانی لادێکان ئەوانەمان هەمووی هێنا قسمان نەسلکی سەربازی و دام و دەستگا حکومیەکانەوەمانە ئەمە وای کرد کە کەرتی کوشت و کاڵ و ئاژەڵداری زۆر تەڕاجع و کامەڕاستی کە کردوویەتی کاریگەری لەسەر ژیانی هەموومان دروست کردووە هەر لە کەسێکەوە کە پیشەیەکی بچووکیە بێتە گەورە سەرمایه‌دارێکە خاوەنی چەندین سیتی بێ لەم شارە بۆ چووکە تۆ سیرەکەی کاتێک کە موچەی هاوڵاتیان ئەوەستێ لە بەسیترین بزنسەوە تا گەورەترین بزنس بڵێ حکوومەت تا ئێستا کە هێناوێتی پلانێکی و استراتیژی و گرنگی نەبووە کە بتوانێت چارەسەر بۆ هەموو ئەم گرفتانە بدۆزێتەوە کە جەناب ئێستا باسی کرد کە ئێمە کابرایە کە جوتیارێکی باش و بەتوانە و بە ئەزمونەوەمان لێ کردووە قوفڵێکمان لە باخەکەی و لە عەرزەکەی یاوە ئێستا لە ناو شارە دامەزراوە لە سلکێکایە و بۆ خۆی خەریکی ئەوێ سەری مانگ مەعاشەکەی بێیانێ بەتاکید خۆی ئەمە بەڕاستی ئەم وڵاتێمە تووشی گرفتی گەورە کردەوە تۆ سیرەکەی ئەوەی ئەو ڕێژەی کە باسمان کردمان ئێمە لە سا 20 دانیشتوانی هەرێمێکی وەکو بچووکی وەکو ئێمە موچەخۆری حکوومەتە سیرەکی وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا لە سایە 6 دانیشتوانەکەی موچەخۆری حکوومەتە و بەشێکی کە بە دوواداچوونەکەی لە کۆڵتەوە ڕەنگە و لە سا 6 بە جۆرێکتر ئەچێتەوە قاڵبی کەرتی تایبەتەوە لەبەرەوەی ئەوان مەسەرە لەوانەیە لە شارەوانی شوێنێکە چەند کەسێکدا ئەمەزرێنن بە گرێبەستی ساڵانە بۆ چاودێریکردنی و پرۆژانەی کە کەرتی تایبەت جێبەجێەکە بەتاکید بێپلانی هەبووە و تا ئێستاش بۆ نمونە بەداخەوە ئەوە نابیندرێکە حکوومەت هەنگاوی زۆر جدی نابێت بۆ بەهێزکردنەوەی ئەو کەرتانەی تر بەرامبەر بە کەرتی حکومی لەبەرەوە بۆتە گرفتی و کێشەیەکی گەورە ئەم بابەتی موچەخۆریە بوو بە بارگرانی بۆ خەڵک بۆ بارگرانی بۆ حکوومەت ئێمە مەسەلەن ڕەنگە باوکێکمان کردبێتە موچەخۆر بە بڕی مەسەلە ملیۆنێک و 500,000 دینار ملیۆنە دینار کە پارەیەکی کەم نییە بۆ خۆشیێنی لە وڵاتی ئێمە کەم نییە بەڵام لەو لاوە قورت کراوەتە سەری 4 مناڵی خۆی کە دەرچووی زانکۆن بێکارن ئەم ملیۆن و 500,000 کە ئەدرێ بەو باوکە لەوانەیە ئەگەر لە کەرتی کشت و کاڵ پیشەسازی گەشت و گوزار بۆ بەرهێنانی پێوە بکرابە ببووە بە 5 ملیۆن دینار و بەشی 3-4 مناڵەکەی تریشیە کرد لەبەر ئەوە یەکەم هەنگاوەیە کە دەبێت حکوومەت بە تایبەتی میلاکاتی خۆی ڕێک بخاتەوە ئەو ئەنجومەنی ڕاژەیە کە باز دەکرێت ئێمە لەوانەیە لە زۆر موسساتی حکوومەتدا هەیە کێشەی میلاکمان نییە کێشەی تەوزیعی میلاکمانێت کاک جوتیار ببوورە کۆسارێک پرسیارم هەبوو پێم خۆشەوە باسی کەم یەکێکی تر لە هۆکارەکان ئەوە نیە دەستی بیانی زۆریەتە ناو وڵاتەکەەوە تەنانەت ئەچیتە هە بەشێک لە ڕێستۆرانتەکان تەواوی کارمەندەکان بیانین ئەمە وای نەکردووە کە ئەو گەنجانی خۆمان توانای کارکردنیان نەبێەوە مەجای کارکردنیان نەبێ لە بەروی کەسانی بیانی زۆریانە ناو وڵاتەکەەوە ئێمە ئەوەی کە هەیە بۆ نمونە ئەوەی کە هەیە بۆ نمونە دێن تەوان لە هیچ وڵاتێکی دنیا تۆ بە ڕێژەی لە ساسە ناتوانانی ڕێگری لەوە بکەی کە دەستی کاری بیانی بەڵام دەتوانی ڕێکی خیت بۆ نمونە ئەوە کراوە لە ساڵانەی ئاخیرە بۆ نمونە هەنگاوی ئەوەندرا لە ئەو کارگانی کە هەیەەوە لەو شوێنانی کە هەیە بۆ نمونە ڕێژەیەکیان دیاریە کراوە تۆ بۆ نیە لەو ڕێژەیە بۆ نمونە دەربچیت لە هێنانی کرێکاری بیانی بەشێکی زیادکردنی دەرفەتیکار بەڵێ بەوە ئەکرێ ئەوە یەکێکە بەشێکی بۆ نمونە بەوە ئەکرێتەوە پەرە بە کەرتی کوشت و کاڵ بدەی دامی جوتیاری خۆت بکەی لە پێین لە دابینکردنی
ئەو ئامێرە پێشکەوتوانی کە ئێستا لە دنیا بەکارن بۆ کشتتوکاڵی بەشێکی بەوە ئەکرێت کە تۆ کەرتی پیشەزازیت پێشکەوتوتر بکەی بەشێکی بەوە ئەکرێکە کەرتی بۆ نەگەشت و گوزارت پێشکەوتوتر بکەی بەشێکی بەوە ئەکرێکە تۆ مؤسساتەکانت ڕێک بخەیتەوە تۆ کێشەی میلاکت نییە بەڵام کێشەی تەوزیعی میلاکتەیە ناکرێ ئامادەیی یەک 50 مامۆستایە بێ بەڵام لەولاوە ئامادەیەکی ترێت لەبەر نەبوونی بناڵێنە بەدەستەوە مامۆستایی ناکرێت بۆ منە زانکۆیەکت تەزەخومی مۆزەفیە بێ زانکۆیەک شت کارەکانی بۆ نمونە پەکی بکەوێت لەبەرەوەی کە مۆزەفی نییە لەبەرەوە هەموو ئەمانە دەتوانی کە تۆ بە بەهێزکردنی ئەمانە بە چارەسەرکردنی ئەمانە ڕێژەی بێکاریدا بەزێنی بێنیتە سەر ئاستی ستانداردی جیهانی کە لە حاڵەتەوە نەبێتە دیاریتە لە چکە لە دنیا ئەوەی کە دیاری کراوە ئەڵێ هەتا لە 5 ڕێژەیەکی ئاساییە لەمە تێپەڕی ئەبێ بەڕاستی بەرنامە و پلانی خۆی بەدابێت دەستەکانی خۆش بێت باڵم ئەندازیار جوتیان مححمود چالاگوانی مەدەنیکان بانێ لەگەڵمان نبووی سپاس بۆ هەموو ئەو قسە بەنرخانێکە کردە بۆ هیوانکە حکوومەت بە پلان و بەرنمەکانی خۆیان بچێتەوە بتوانێت پلانی باشتر و خزمەتی زیاتر بە هاوڵاتیان و بە تایبەت بە گەنجانکە دووبارە زۆر سپاس بۆ بنەرانج خێر بێت.